سڵاوتان لە بێم کاتتان باش لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لەگەڵتانی بەرنامەی بجارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لە خۆ دەگرێت تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڵاتیەکی شاری هەولێر بە دیزاینی جیاواز و سەرنجڕاکێش نافورە و کەلوپەلی جوانکاری باخچە و ناوماڵ و بۆنەکان دروست دەکات. لە وەرزی زستان و لە کاتی بەفربارین دە هاوڵاتی دەڤەری ئامێدی لە ناو ڕەز و باخەکاندا هێلانەی لە تەختە دروستکرا و خواردن بۆ باڵندە کێویەکان دادەمەزرێنن. کۆمەڵا گەنجێکی گوندی کانیبۆت مۆزەخانێکی کەلەپوری لە گوندەکەیان دەکەنەوە بۆ هێشتنەوەی کلتوری ڕەسەنی کوردی. هاوڵاتیەکی شاری هەولێر ماوەیەکی زۆرە خەریکی دروستکردنی کەلوپەلی جوانکاری و هەروەها کەرەستەی دەستیە بۆ ڕازاندنەوەی ماڵ و هەروەها باخچە و شوێنە گشتیەکان. ئەو ئەگەرچی پێشتر کرێکاری دێکۆرسازی بووە بەڵام ئێستا با سەلیقەی زۆری خۆی توانیوەتی پەرە بەکارەکانی بدات و بەهرەکانی پێش بخات. ئەو دەڵێت کە خەڵک لە ئێستادا حەزیان لە کەلوپەلی جوانکاریە بۆ ڕازاندنەوەی ماڵ و باخچەکانیان و خەڵکیش داواکاری زۆریان لەسەر بەرهەمەکانی هەیە. پێشتر وەستای مەغریبی بووم ئیشی دیکۆراتم کردووە بەڵام لەو دوا بە دوایە ئیتر بە پێی تەمەنەکەم خۆڵقی ئیشی مەغریبیەکەم نەما و لە توانام نەما هەستام دەستم بە کاری مەشتەری کرد بۆ ماوەیە کاری مەشتەریش زەعیف بوو هەستام دەستم بەو لەوەی پێشتر وەستای دیکۆرات بوومە هەستام دەستم بەو کارانە کرد کاری جوانکاری ناو حەدیقە و وەکو نافورێ و تۆپی بەردی لەسەر تەریقەی ئەڵمانی و لەسەر تەریقەی دیکە دەستم بەو کارانە کرد. ئەو کەرستانی کە بەکاریان دێنم بریتین لە ئی خۆماڵیەکە بەردی مۆزاییکە و ئی دەرەوەش ئەلیاف سوزازیە و زایدەن پۆلستەرە پۆلسەرینە ئیبۆکسیە ئەو موادانە بەکاردێنم. ئەو دەستانە بۆ یادەوەری بەکاردێتن بۆ باوکێک و دایکێک کە مناڵێکی بچووکیان هەیە ئەو یادەوەری هەتایە دەمینێ شتێکە لەبیر نەکراوە خەڵکێکەیە ڕەوازی هەیە تەڵەبم لێ دەکا ئەوجا لە ڕووی تەلەفۆنەوە ناسیاری خۆمە و دۆستەکانی خۆم یا ئەوەتە لە ڕووی ئۆنلاینەوە ساڵم پێ دەکەن داوای نافورەم لێ دەکەن ئەوەشم هەیە بۆ مووسڵ دەڕوا بۆ بەغدا دەڕوا وەجبەم هەیە تەڵەبم لێکراوە لە ئۆنلاینەوە تەڵەبیان لێکردومە ڕەوانی مووسڵم کردووە ڕەوانی بەغدام کردووە بەڵام لە نەجەف داوایان کردووە نەمتوانی بیگەین ماوێ.
ئیدریس ئیسماعیل گەنجێکی ناوچەی کێشە لەسەرەکانەوە ئێستا لە سلێمانی نیشتەجێیە. ئەو گەنجە زیاتر لە 300 جۆری جیاوازی یاریەکان دەزانێت کە زیاتریان بە هەڵخەڵەتاندنی چاو نمایش دەکەن. ئەو دەتوانێت بە جوڵاندنی خێرای دەستەکانی سرنجی تەماشاکەران بەلای خۆیدا ڕابکێشێت. سلام علیکم. چۆنی؟ باشی؟ ئەتوان بێ بژۆڕە؟ یاخوا بێبی. من فێڵ بازم فێڵی دەستەکەم باشە؟ چیمان هەیە بۆ فێڵ بۆت بکەم؟ ئەو دینارە بم دەرێ؟ ئەو هی خۆتە؟ باشە. سێرکە ئەوە هیچی نییە؟ تەواو؟ فێڵ بۆت بکەم لێە؟ ڕقە تەواو؟ ڕقە هیچی نییە. سێرکە چی ئەەکەم ئێستا؟ ئەی خۆم. بیخۆم؟ بۆستە سێرکە. چەند جوور من ئەزانم لە هینەکە فێڵی دەسەکان یعنی 300-400 جوور ئەزانم لێ ویتر بیتبۆکسەکان زۆر لەحن ئەزانم لە هینم بکەم لە دەمم بکەم لەحنەکان لە دەم دەر بکەم دووسێ ئالی موسیقا دەرێکم ئەوە چییە؟ ئەوەش ڕەشەکەیە باشە سێکە چیەکە بستە هیچ نییە لە دەسم هیچ نییە سێکە ئەو ڕەشەکەیە ئەو هاالەکە هینەکەی نەما سێک دەست سێک هات بۆ ئێرە سێکە و تەبیعش بوو ئەو چییە؟ فوفویە باشە فوفویە ئەوە چییە؟ مومویە باشە سێرکە وتمانە ئەوە چییە؟ فوفویە دەستان خۆش ئەو فوفو تێت بۆ ئێرە مومو تێت بۆ ئێرە باشە فوفو با لە دەست بام ببێنێ دەستە ها بکە فوفو لە دەستە مومو لە دەستمە باشە سێرکە مومو هەر نامێنێ لەکوێیە دەستەوە هەردووکیان هات بۆ دەست باشە خەڵک وتن ئیدریسە هەر بووە ئەوە چییە سحرە ئەوە نازام چییە ڕۆیشتن لای باوکم قسەکردن لەگەڵ باوکم وتن ئەوە چییە کوڕەکەت ئیدریسە هەر بووە وت توخواوە ڕاست هات باوکم عەسەبیە و نازام چی وت ئیدریس وتم ئاباوە وت بۆ سحرەکەی ئەمە هینە ئەمە خراپە ئەمە حرامە نازام چی وتم باوکی ئەمە فێڵی دەسە وت بۆم بکە ئیتر یەک فێڵی بۆ بکردم کوڕە ئەمە چییە بڕۆ دەستنۆش بکە ئیتر نوێژ بکە لە بەرامبەری من نوێژ بکە ئیتر وتم باوە بەخۆ ئەمە هەمووی فێڵی دەسە وت کوڕە هەمووی هەم لە دەسم بوو ئەوها کردم نەما ئەمە چییە ئەمە سحرە وتم ناوەڵڵا هەوا کردم ئەوها کردم وتە ئاوەڵە کەشفی کردم بۆ باوکم ئیتر باوکم وت هیچی نییەوە خۆشە و ئیتر تەواو بڕۆ بەرەگای خۆت و تەواو ئەو چرخەکە کتابەی لەسەری هەیە تەواو ئەمە ناسڕێتەوە باشە هەردوو لای هینی هەیە کتابەی هەیە لێرە و لێرەش باشە هیچ نییە لە دەسم سێرکەنستە چی ئەەکەم ئەو چرخەنیە هەردوو لای ئەو هاالێ ئەەکەم ئیتر نامێنێ باشە سۆرێت و سێرن کرد هەر نەما تەواو ئیتر ئەو چرخە زۆر عەزیزە لای من بۆنەی ئەوە ئەمە یەکەمین فێڵ بوو دەست پێکردم ئیتر من دروستی کردم 2014 بوو لەسەر یوتیوب زۆر بێنەر هاورد بووم ئیتر ئەو چرخە زۆر عەزیزە لای من فێڵەکەی زۆر خۆش هەمویان چی جیازن تەواو دووبارە هەمویان جیازن تەواو بڵێ ستۆپ تەواو باش ئەو وەرقەی خۆتە سێری کرد تەواو زام چییە؟ 5 کوپە باشە ئەو 5 کوپەیە وتمان ئەمە هەمووی چییە؟ هەمووی جیازە تەواو ئەو فێڵە ئەشینەکە کارتەکە سێرەکە باشە هەمویان جیازە تەواو سە چیەکەم سێرەکە ئێستا ئیستیزاخی لیاکەم چۆن سێرە ئەو 5 کوپەیە سێکە چی بوو؟ هەمووی 5 کوپا بوو سێکە 5 کوپا بوو من حەزەکەم بڕۆم لەگەڵ خەڵک بیت بۆکس بکەم و فێڵ دەست بیکەم بۆیان ئێستا من زۆر هینم هەیە فێڵی دەست تازەم هەیە حتا ئێستا تەدریب لەسەری ئەەکەم دوای ئینشاءڵڵا لە داهاتوون ئینشاءڵڵا دەری ئەەکەم و تشتێک جوان بۆتان ئەەکەم ئەو جوزانەکەی خۆمە باشە جوزانەکەی خۆمە زۆر گەورەیە بەزانین چۆ ساحرمی تر پارەم زۆرە و ملیۆنێرم باشە
سێرکە چەند پارەکەمەیە ئەو چییە؟ 250 ڕاشە باوکە دەرچووە سێرکە سە چییە؟ ئەفی بکە ئەفی بکە ئەفو تەواو سێرکە سە چییە؟ 1 2 ئەو 5000 بۆ ئەوە چییە؟ بۆس جاری پارەتیە ئەوە چییە؟ کوڕە زەگیمان بوو ئەوەش چییە؟ ئەوەش 5 کوڕە هەمووتان لە حساب خۆمە ئەوەش چییە؟ کوڕە تەواو نابێ والله زۆرە بەخوا خوا حافیز دەی من هیچ چۆن ئەو هەمووی هی خۆمە الحەمدولله. ئەسمەت مایی هاوڵاتێکی خەڵکی ئامێدیە و لە وەرزی سەرماسۆڵۆ بە فرباریندا هێلانی لە تەختە دروستکرا و بە دارەکانەوە هەڵەواسێت و خواردن بۆ باڵندەکیوەکان دادەنێت بۆی کە لە کاتی برسیبووندا بیخۆن و لە نێو هێلانەکاندا بمێنێتەوە. ئەو هاوڵاتیە دەڵێت کە تەنیا ئامانجێکی ژیان دۆستانەی لەم کارێ هەیە و هیچ ئامانجێکی دیکەی نییە. نوێ من عسماتە ئەس خەلکی گوندێ مۆیەمە ئەف جهێنیکە ئەملێ ئەڤە تۆخەکەش گوندێ مۆیە نۆڤێ شەویتەیە ji biçû kotî tawan em ê li vêrê mazim bûyîn berî rijê me besiya gundêt me terhîl ketin bibetin em li vê derkê bûyîn ji ber hindê her tiştekê vê derkê bû mirovî bîrhat nekol gel hey yanî porçekeş mirovî من لە ڕەخودورێت مۆڵە خوا ji ber hindê bû horikorîkirina tayr û tewal û heywana min mecmueka cihayê çêkirîn hindek jê minêş depî çêkirîn hindek jê ji dorêt yêt siruştî evêt nîvekan kun hindek jî kulindê heye kulindê kevin evêt oftkirê minê çêkîn ez dexil û danî û hûrkêt nanî û tiştê tasanê güza bûtkemê bara pitir tişt têne tiştê sivûra bigire نوعیت چوچکۆژی گوزانچیرکێت هەی بەلەکوشکێت هەی بەرکوتێت هەین ڕەشوێلت هەی دۆرکوکێت هەین ئەو تەیر و تەوڵ تێنە ئەبێت بناجهل vê derkê ئەوێت بۆر ناکرین چونکە هەمینۆ مین لەvê هەندێک نوعیت چوچکۆیت هەی بۆرکە هەندێکێت هەی خواجهل vê derkێت مینن ئەو پێدی هۆری کۆریا مرۆڤ مرۆڤ زستانê هۆری کۆریاوان بکاتە وارکە tiştekê gelekê fera xelk hemî çoptin dê bikin خەلک هزرتیان کو تشتێکی ئەحماڵە هەموو وەخت بورۆندنە بەس وەسۆنێنینە مەسەلێت هەبوونێت چوچکۆ و تەیر و تەواڵ و حیوانێدی پۆرچاکین ژینگەهەیە کوردستانê جۆنیۆ وڵاتێمایە تۆن تشتۆ پێدوی هەمی کەس جدیوێ مەسەلێ وەربگرن هۆری کۆریەوەم بکەن وەختێ خۆز زستانێ ئەگە وەختێت بیتە بەهۆر پێدوینەوەبن بەس زستانەوە وەختێ بەفر عادیت گیریتن پێدوی خۆرنێت بنوێ خۆرنێ مرودەتێ پرۆستی شولەکێ پیرۆزە پێدوی هەمی کەسجی نەحەولێ بکەن چۆفلن دێ بکەن زۆنی هەندێکێ ڕەنگێت وۆن یەتکێن بووین هەندە ڕەنگژی کێ زێراتە لێ هاتین ئەو تامان مەسلێت وۆن حیوان و تەیر و تەواڵ دویف هەبوون و خۆرنەوەنە هەکە خۆرنەوەن هەبیتن دێ زێدا بن هەکە خۆرنەوەن کێم بیتن دەیکێن بن هەندێک ڕەنگێت زێدا بوو هەندێک ژکێت کێن بووی هیچ برۆ باوەڕ بکات تشت چ خەرجی لێ ناچیتن چونکی بۆچی هەر جۆرەکە وەختی مرۆڤ تێتن ئەز هێم مەسەلەن دێ ظرفەکە سەمونە بخواینم هەمیان خۆم ئەو سەمونێت من ئەس بۆ هیرتیام ئەنجی گەنمی هەیە گەنمی ئەرزۆنە تشتێت چ لێ ناچیتن هەر جۆرەکی تورکێکی گەنمی هەندە دەینم 4-5 هزارێکی لێ ناچن مرۆڤ ئینیدن بوو بکاتێ ڕاستی خێرەکۆ مازنە هێدی ئێدیش مرۆڤی ناترسن وەختێ دبینن مەسەن گەلە جۆرۆ بەرین کە هەکۆ ئەم تۆتین خۆت شتێشتی سڤۆرۆ حتا چوچکۆ هەکو ئەولی مرۆڤ دیتن تڕەوین نکە وەختێ بینن مرۆڤ دەینەوەکاتنێ هەندە جۆر ئەزێ ڕوونیشمە بوارگە تێنە دەف مرۆڤی ناترسن ینی ئێمند بن ئەوکات و بەلاخە دەبێت دەولەتێت دار و چوچک هێنە سەر دەستێەوەن خۆرنێت خۆن یەتماجی هەکەم ئێدی نەکوژی نەئێشینین هێدی دەیکەهی بن دێهێنە دەف مرۆڤی ناترسن خودێ مۆنێمە وەکی ڕسمیات مەیە هەی و ژینگەها هەی و نەهێلن تەیر و تەواڵ و حیوانە بکوین بەس مخۆبن درستۆهی نۆهێتا جهیناندنێ و خەلکێک پێگیریە ناکەم پێدویە وێ مەسەلێ جدیتر وەربگرن قەنەعەتەوە من دویە ئەو کەسێ پێ حەسەن بۆن تشتۆتکەم بهێنە سزادانێ و خۆس هەکە چلێنەکە پۆرەکی ژێبستینن دۆ شپۆژە بچن دۆوەنەکە
چەند گەنجێک بەهۆی هەستکردنیان بە بەرپرسیارەتی بە کولتوری ناوچەکەی خۆیان هەستاون بە دامەزراندنی مۆزەخانێکی تایبەت لە گوندی کانی بۆت تایبەت بە کولتوری ناوچەکەی خۆیان لەو دەڤەرەدا. ئەوان ئایانەوێت کە نەوەی نوێ بۆ کولتورە ئاشنا بکەن، هەروەها مۆزەخانێکی تایبەت بە کولتوری دەڤەرەکەی خۆیان بۆ گەشتیارانیش بکەنەوە، سەرنجی زۆر خەڵکی پێڕابکێشن و مێژووی نەتەوەکەیان لەو ناوچەیە لە ناوچوون بپارێزن. موزەخانەمە پێکتێتن کەلوپەلێت gelekê dikevin ev kelopelêt nava mozaxanê de hemiyet bav bapîrêtmene yanî li rojana wan yê bi kar hatê pêdawîstiyê rojana bav bapîrêtme bûne rastî me besta me li ketine vavê mozaxanê li gundê Kanyabotê ziyatr parastina va kelopelane rastî kelopel an ku kelopelêt folklorî beşekên mêjû me pêwîst e bihêne parastin rastî geleka giring e bihête giringî pêdan ev kelopele ji bo hindê ku li nav neçin an ku em nîşa ev newê nû bidin ku xelkê me yê cihêlît me pê aşina bin ku ev kelopelêt nava mozaxanê da li jiyana rojana xelkê me yê devera barzan yê bi kar hatê bêguman kelopelêt nava mozaxanê ji xir yê devera barzanin yani ewn ew ê devera barzan rojane bi kar hatê me ji wekû Kanîbot rastî spasiya xelkê dikim ku gelek geme hawkar bûn ev kelopel hendek me yê da me hendek me yê xir kiriye ve bi her hal pêwîst e li hemû ciyekê giringî mozaxanê û kelopelêt xwe folklorî bidin ji bo hindê ku li nav neçin. Mozaxana tiştê keltûrî û şûnewarî pêk têtin bi destê dayîk û dapîrêtmeyê hatiye çêkirinê hinokê gelekê nû ji hes dikin çêken dubare bikene ve nû bikene ve zîndî bikene ve ez bi xwe ez îş êk li wan im ez hes dikim ku zor tiştê fêr bibim da şûn destê wan çi ca bezir nebî ê dayîk û dapîrêtme ê qedîm zor zehmeta kêşabûyî da zehmeta wan bezir nebîtin da hemû gavê li pêş çawa bîtin taze ve hatiye çêkirinê bo rayxistnê bo pise tiştî dadanê bo kirine reşmal perde tişt bo pencerê serma û germayê ku biparêzin û bo dîwar heke wextê xwe çi tiş nebûye ciwankariyê pê bikin xanî pê ciwan bikin bi perdayê dirûyî û bi destê afretê şarezayê hatiye çêkirinê êca em îş hes dikin em îş hindek li wan bîn çi ca ev tişte bezir nebîtin êk li duyêkî êk bo êdî bibêtin. ev kelopelê li mel nava mozaxanê da parastî ziyadtir me besta me çunkî devera barzan devereka geştiyariye xelek têtin ji ber rûştê canê wê jînge parêziya wê xelek serdana êret ketin me pêwîst zanî ku ev kultûre ev beşê me mozaxanê beşek bîtin nîşa wa geştiyara bidayîn wa xelka bidayîn evê têne devera barzan hem wekû geştiyar hem wekû bername tên me ji bo hindê ku gelek giring e li her gundekê mozaxanek lê hebîtin yan xemxorekê vê şixulê hebîtin da pêçê bîtin va kelopelane parêzin. گوندی زمناکۆ لە ناوچەی شمیران کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی دەربەندیخانەوە ناوچەیەکی کوێستانی و ساردە و داربەڕەوەیەکی زۆری لێیە. خەڵکی گوندەکە لە وەرزی زستاندا بە کۆمەڵ ڕوودەکەنە شاخەکان و داربەڕەوەیەکی زۆر لەوێ هەیە پەڕوەکانی کۆ دەکەنەوە و دەیپارێزن لەسەر کەپرەکانیان وشکی دەکەنەوە پێی دەگوترێت تەڕەواڵە بۆ ئەوەیە کە بتوانن لە وەرزێکی دیکەدا سوودی لێوەربگرن. ئەوان لە کاتەکانی دیکەدا بۆ شەوچەرە بەکاری دێهێنن هەندێک جاریش سوودی دیکەی لێوەردەگرن وەکو بەکارهێنانی خۆراک بۆ ئاژەڵەکانیان.
نەمدی وە گوندی ڕازاوەی وەک تۆ پڕدار و گوڵ بێ و ناوی زمناکۆ باخ و جۆباڵت بە وێنەی بەهەشت جوان و ڕەنگینە بۆ سەیران و گەشت نازانن چەندە خۆشە زمناکۆ بە گوێز و هەنار خاز ڕازاوە تۆ بە گوێز و هەنار خاز ڕازاوە تۆ وڵاتێکی مامە و ئەمانە ئەڕۆین بۆ بەڕوو بەڕووی تێری نۆ ئەی خەینە بان سۆبە و ئەی برجێنین و چۆکڵەکانی لاوین و خۆین و وەکو ئێسایشە بەڕۆ ئێساتە ئەیخۆین لە تێکەین و بۆ ئەم ئێمە زمناکۆ زۆر ساردەوە زستانە بەفرێ دەبارێت بەفرباران زۆر ساردەوە تر خەڵکی سۆبەی دانێت و وەکو ئێسایشە ئێساتە ئێمە بەڕوومان پێیە لە تێکەین و دەیخۆین. لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.